پێگەی هەرێمی کوردستان لە سیاسەتی نوێی دۆناڵد ترامپدا. سیاسەتی نوێی ئەمریکا و داهاتووی هەرێمی کوردستان. جێگری سەرۆکی ئەمریکا جەیدی ڤانس لە میانەی وتارێکیدا لە ڕێوڕەسمی دەرچوونی ئەکادیمیای دەریایی وڵاتەکەیدا ڕایگەیاند. ئەمریکا ئیتر لەسەر بنەمای بەرژەوەندیەنەتەوەییەکانی کار دەکات و خۆی لە شەڕی بێکۆتایی دوور دەخاتەوە. وتیشی لە سەردانەکەی ئەم دواییە ترامپ بۆ سعودیا، قەتەر و ئیمارات زۆربەی مانشێتەکان تیشک دەخەنە سەر تریلیۆن دۆلار لە وەبەرهێنانی نوێ کە بێگومان زۆر گرنگە. هەرچەندە بەڕای من گرنگترین لایەنی ئەم گەشتە ڕەنگدانەوەی کۆتایی ئەو ڕێبازەیە کە بۆ ماوەی چەندین دەیە لە سیاسەتی دەروی ئەمریکادا پەیڕەو دەکرا. ئەم سیاسەتە لە بنەڕەتدا لادان لە پرەنسیپەکانی دامەزراندنی ئەم وڵاتە بوو، چونکە ئێمە بۆ ماوەی چەندین ساڵ سیاسەتێکمان پەیڕەو کردووە کە تیایدا بەرگری نەتەوەیی و هێشتنەوەی هاوپەیمانێتیەکان لە بازنەی بنیاتنانی نەتەوە و دەستێوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتان دەخولایەوە کە پەیوەندیەکی ئێجگار کەمی بە بەرژەوەندیە بنەڕەتیەکانی ئەمریکاوە هەبوو. لە ئێستادا ئەمریکا ڕوبەڕووی هەڕەشەی جددی چین و رووسیا و وڵاتانی دیکە بۆتەوە، بۆیە دەبێت وڵاتەکەمان سەروەری تەکنەلۆژیای خۆی بپارێزێت. ڤانس لە کۆتاییشدا ئاماژەی بە خاڵێکی جەوهەری کرد و لەم بارەوە گوتی بنیاتنانی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر قورسە ئەگەر مەحاڵ نەبێت. جەیدی ڤانس لەم وتارەیدا کە دەکرێت وەک پارادایمی سیاسەتی ئیدارەی نوێی دەوڵەتی ترامپ و بەگشتی مانشێتی گوتاری سیاسەتی نوێی کۆشکی سپی ناو ببرێت، ڕاشکاوانە ئاماژەی بە ڕێبازی سیاسەتی نوێی ئەمریکا کرد و نەیشاردەوە کە ئیتر سیاسەتی پێشووی ئەمریکا واتە دەستێوەردان بە مەبەستی بنیاتنانی نەتەوە و هەوڵ بۆ بە دیموکراسیکردنی وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی هاتووە و لە ئێستادا ئیتر ئەولەویەتی سەرەکی کۆشکی سپی دابینکردنی بەرژەوەندی ئەمریکا و هاوپەیمانی لەگەڵ ئەو وڵاتانەیە کەوا سوودیان بۆ خەڵکی ئەمریکا و بەرژەوەندی باڵای ئەم وڵاتە هەبێت. بۆیە نابێت ئیتر چاوەڕێی ئەوە بکرێت ئەمریکا بەناوی دیموکراسی و هەوڵ بۆ بە دیموکراسیکردنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەکەدا دەستێوەردان بکات. ئیتر نابێت چاوەڕێی ئەوە بکرێت ئەمریکا لە پێناو پاراستنی مافی مرۆڤ و بەهاکانی دیموکراسی توخنی شەڕ و دەستێوەردان بکەوێتەوە. بۆیە دەبێت ئیتر خودی وڵاتان و کەمینەکان بیر لە پاراستن و دابینکردنی مافەکانیان بکەنەوە. جەیدی ڤانس هەر لەم بارەوە بە ڕاشکاوانە ڕایگەاند نەک قورسە بەڵکو تەنانەت مەحاڵیشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیموکراسی بکرێت. بۆی ئەمریکا دەبێت لە بری بیرکردنەوە لە بە دیموکراسیکردنی ناوچەکە و هەوڵ بۆ پەرەپێدانی بەهاکانی دیموکراسی تەنیا بیر لە دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆی بکاتەوە. بەم شێوازە ڤانس ئەو پەیامەی ڕاگەیاند کە ئیتر چاوەڕێی ئەوە مەبن ئەمریکا لە ناوچەکەدا بۆ دیموکراسی و بەهاکانی کەمترین خەرجی بکات. ئیتر چاوەڕێی ئەوە مەبن واشنتۆن لە ئاسپێشێلکردنی بەها ئەخلاقی و مرۆییەکان بێتە دەنگ و هەڵوێستی یەکلاکەرەوەی هەبێت. بۆیە دەبێت لەوە تێبگەن ئیتر ئەمریکا بۆ کەس شەڕ ناکات مەگەرەوەی سوودی خەیاڵی بۆ کۆشکی سپی هەبێت. لەمڕۆوە دەبێت بێدەنگبوونی کۆشکی سپی لە ئاست هەر چەشنە پێشێلکاری و ستەمکاریەک لە ناوچەکەدا زۆر ئاسایی وەربگیرێت. لێرەوە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە لەم نێوەندەدا پێگەی هەرێمی کوردستان لە سیاسەتی نوێی ئەمریکادا تووشی چ گۆڕانکاریەک دەبێت؟ ئایا ئەم هەرێمە دەتوانێت وەک بەشێک لە هێڵی بەرژەوەندی ئەمریکا بمێنێتەوە؟ ئایا ئەم کیانە کە دەمێکە تەنگیان پێ هەڵچنیوە و ڕۆژانە داوی بۆ دەنێنەوە بەم ئاسانیە ڕزگاری دەبێت؟ با لێکدانەوە وردبوونەوە لە سیاسەتی نوێی کۆشکی سپی دەکرێت ڕاشکاوانە باس لەو ڕاستیە بکرێت کە ئیتر پرسی پارێزگاری و پاراستنی سەرجەم بەها ئەخلاقی و مرۆییەکان و هەروەها پشتیوانی لە لێقەوماوان و ستەم لێکراوان ڕووی لە ئاوابوون کردووە. لە ئێستادا ئیتر باسانی جوگرافیا و خەڵکی غەزە و ئۆکرانیا دەکرێنە قوربانی و کەمترین هەڵوێستی جددیش هەست پێ ناکرێت. تەنانەت وەک دیاردەیەکی ئاسایی خوێندنەوەی بۆ دەکرێت و سەیر دەکرێت. وا دیارە ئیتر کەس بۆ کۆڕە و خنکاندن، تۆقاندن، برسیکردن و داگیرکاری نایەتە سەرهێڵ. ئیتر ویژدانی هیچ سەرۆکێک لە ئاست ئەو هەموو ستەمکاری و پێشێلکاریە هەست بە ئازار ناکات. بۆیە ئیتر کاتیەوە گەیشتووە ئەمەش قبول بکرێت کە سیاسەتی جیهانی بە تەواوەتی گۆڕاوە و ئەوەی لە ئێستادا قسەی یەکەم دەکات بەرژەوەندی و سوودی ئابووریە. کەواتە سەبارەت بە کیانی هەرێمی کوردستان و ڕەچاوکردنی دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و هەروەها شەڕی بوجە و موچەی ئێستای لەگەڵ بەختە دەبێت هەست بە مەترسی جددی بکرێت. دەبێت بیر لە هەوڵی جددی بکرێتەوە. نابێت و ناکرێت تەنیا بە چەند گرێبەستێکی نەوتوغاز دڵخۆش بین و هەست بە گەرەنتی مانەوە و خۆبژێوی بکەین. بەواتایەک
ناکرێت و نابێت ئیتر بە هەناسەکەی پێشوو ئاوازە کۆنەکەی جاران سیاست بکرێت کەەوە دیارە تا ئێستاش هەر ئاوا سیاست دەکرێت. کۆی ئەم پێشهات و ڕووداوانە بە ئێمە دەڵێت پێگەی هەرێمی کوردستان لە سیاسەتی نوێی ئەمریکای دۆناڵد ترەمپدا تەواو لەرزۆک و لاواز دەنوێنێت، چونکە دیارە سەنگی بەغداد بۆ واشنتۆن لە هەرێم قەبەتر و سوودمەندترە، بۆیە ئەگەر بێت و دەسەڵاتدارانی هەرێم لەسەر ئەم ڕەوتە کۆنە و سواوەی پێشوو پێداگر بن و هەر بە ئاوازە کۆنەکەی جاران سیاست بکەن، بۆ نمونە لە ئاست پاکخستنی پەرلەمان بۆ 6 مانگ کەم تەرخەم بن، لە ئاست پرسی موچەی خەڵک هەڵوێستی یەکلاکەرەوەیان نەبێت، لە بەرامبەر داخوازی خەڵک بۆ شەفافکردنی پرسی نەوت و غاز و داهاتە سنووریەکاندا هەر ئاوا بێمنەت و بێباک بن، دوور نییە لە ناکاو شتانێک ڕوو بدات کە جیا لە دەسەڵاتی سیاسەتمەداران خەونی کیانی کوردیش بۆ هەمیشە ڕوو لە ئاوابوون بکات. کەواتە پێدەچێت لە ئێستادا یەکڕێزی و کۆدەنگی لەسەر نەخشە ڕێگای ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان و بە تایبەت ڕەزامەندی خەڵکی هەرێم تاکە ئەرک و بەرپرسیارەتی خێرا و هەنووکەی سەرجەم دەسەڵاتداران و سیاسەتمەداران و بگرە ڕۆشنبیرانی هەرێمی کوردستان بێت کە تا ئەم ساتە وەختە وەک خەون دێتە پێش چاو. بۆیە بە واقعکردنی خەونی یەکڕێزی تاکە ڕێگە و بەختی دەربازبوونی هەرێم دەبێت لەم گەڕەی سیاسەتی جیهانی و سیاسەتی نوێی ئەمریکادا.